لا وەزیری دەرەوەی عێراقەوە بۆ وەزیری دەرەوەی کوردستان هۆشیار زێباری ئەو پیاوەی بۆ ماوەی 10 ساڵ کەسی یەکەمی دیبلۆماسی عێراق بوو بۆ ماوەی 10 ساڵ لە کۆڕ و کۆمەڵە نێودەوڵەتیەکاندا بە ناوی عێراقەوە قسەی کرد بۆ ماوەی 10 ساڵ وڵات بە وڵات دەگەڕا و بە ناوی حکوومەتی عێراقەوە لەگەڵ سەرۆک و وەزیرانی دەرەوەی وڵاتانی جۆراوجۆر کۆ دەبووەوە و داکۆکی لە سیاسەتی عێراق دەکرد بەڵام ئەو پیاوە ئەم جارەشیان دەبێت وڵات بە وڵات بگەڕێت و وڵاتانی دیکە ڕازی بکات بۆ ئەوەی پشتگیری لە جیابوونەوەی هەرێم بکەن واتە دەبێت ڕازیان بکات پشتگیری لە دابەشبوونی عێراق بکەن کە خۆی 10 ساڵ نوێنەرایەتی یەکپارچەیی ئەو وڵاتی کردووە بە پێی ئەو زانیاریانەی دەستئێنارتی کەوتون بڕیارە هۆشیار زێباری بکرێتە بەرپرسی بۆردی ڕفراندۆمی هەرێم و بە پێی بەرپرسیارەتیەکەشی دەبێتە سەرۆکی وەفدی دیبلۆماسی هەرێم بۆ بەدەستهێنانی پشتگیری وڵاتانی دیکە بۆ پرسی ڕفراندۆم و سربەخۆیی هەرێم سەبارەت بەو پۆستە نوێی هۆشیار زێباری دوو بۆچوونی جیاواز هەیە بۆچوونێکیان پێی وایە کەسێکی گونجاوە بۆ ئەو پۆستە بۆ پێی ئەزموونی زۆری هەیە لە بواری دیبلۆماسیدا و هەروەها پەیوەندیەکی باشی هەیە لەگەڵ بەرپرسانی وڵاتانی دیکەدا لە ئەنگرانی ئەو بۆچوونە پشت بە ڕابردووی کاری هۆشیار زێباری دەبەستن هەر لە ساڵی 1970ەوە لە بواری دیبلۆماسیدا کار دەکات لە ساڵی 1970دا نوێنەری بەرەی کوردستانی بوو لە ئەوروپا لە ساڵی 1970ەوە تا ساڵی 2003 بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان بووە ساڵی 1999 سەرۆکی پەیوەندیە نێودەوڵەتیەکانی ئۆپۆزیسیۆنی عێراقی بووە لە ساڵی 2003ەوە بۆ 2014 وەزیری دەرەوەی عێراق بووە بەپێی ئەو ئەزموونانەی هەیەی هەندێک کەس پێیان وایە هۆشیار زێباری دەتوانێت کەسێکی گونجاو بێت بۆ ڕازیکردنی وڵاتانی دیکە بۆ پشتگیریکردن لە پرسی ڕفراندۆمی هەرێم بەڵام لە بەرامبەردا بۆچوونێکی دیکەش هەیە کە بە پێچەوانەوە پێی وایە هۆشیار زێباری کەسێکی گونجاو نییە بۆ ئەو پۆستە هو الحد الآن التوجه مو مع الانفصال بەپێی ئەو بۆچوونە کەسێک کە بۆ ماوەی 10 ساڵ وەک وەزیری دەرەوەی عێراق لە کۆڕ و کۆمەڵە نێودەوڵەتیەکاندا نوێنەرایەتی یەکپارچەیی عێراقی کردووە ناتوانێت لە ئێستادا سەرنجی هەمان کۆڕ و کۆمەڵی نێودەوڵەتی ڕابکێشێت بۆ ئەوەی پشتگیری لە دابەشکردنی عێراق بکەن هەروەها لە ئەنگرانی بۆچوونی دووهەم باسی ئەوەش دەکەن دەستنیشانکردنی هۆشیار زێباری بۆ ئەو پۆستە ئەوەندەی پەرچەکردداری شێوازی لە برتنەکەیەتی لە بەغدا ئەوەندە بڕوابوونی خۆی نییە بە ئەرکەکەی جگەلەوەش دەستنیشانکردنی بۆ ئەو پۆستە دەبێتە هۆی ئەوەی لایەنە عێراقەکان متمانەیان بە بەرپرسانی دیکەی کورد لە بەغدا نەمێنێت بەو پێی عێراقەکان دەڵێن ئەوانیش هاوشێوەی هۆشیار زێباری باوەڕیان بە عێراق نییە کە بەرپرسیارەتی باڵایان تێیدا هەیە و سوێندیان خواردووە پابەند بن بە یەکپارچەیی خاکەکەیەوە